کاتتان باش استراتیژیەم شەومان لەسەر هەڵبژاردنەکانی عێراقا و هەڵبژاردنەی کە کەمتر لە 2 هەفتەی تر عێراقیەکان بڕیار لەسەر چوارەنووسی نەخشەی سیاسی خۆیان بۆ 4 ساڵی داهاتوودا دەدەن. لەم ڕوانگەوە گفتوگەکانی ئێمە ئەم شەو لەسەر ئەو ئەگەرانەیە کە دەبنە هۆکاری ئەوەی پێگەی عێراق لە 4 ساڵی داهاتوودا لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانیدا بنەخشێنن. وەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی و وەزیر لە 5 کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. بەخێر کاک دکتۆر، بەرنامەکەی ئێمە زیاتر جەختکردنەوەی لەسەر سیاسەتی دەرەوە. بۆ ئەم مەبەستە دەمانەوێت بزانین پێگەی عێراق لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بەرەو کوێ دەڕا. بەڵام بەر لەوە دەبێ بزانین لە ئاستی ناوخۆی ڕوودەدا ئەم هەڵبژاردنە، ئەم پرۆسە سیاسیە، ئەم پرۆژە دیموکراسیەکە هاتوۆتە پێشەوە دەبێتە ئەوەی کە چ جۆرە عێراقیەکان دەیانەوێ بنیادی بنێن بۆ 4 ساڵی داهاتوودا لەسەر ئاستی هەرێمی دەرەوەدا. بەڵام بەر لە هەموو شتێک ئایا پرۆسەکە تاوەکو ئێستا چۆن دەڕوە لەم کاتەی لەم 12-13 ڕۆژێک کەماوە بۆ دەنگدان بە شێوازێکی ئاوا هێمنانە دەچێتە پێشەوە؟ پێشەکی زۆر سوپاس. مادام باسیەوەت کرد کە پرۆسەسەکە چۆن بەڕێوە چێتۆ خۆت ئەگە بێ سەیری سێ مکەوناتی ئەساسی مجتەمەی عێراقی بکەیت لەم پرۆسەسە کورد سونە شیعە. کورد لعبەکەی دیارە، کەرنەڤاڵێکی هەڵبژاردنە لەبەر کەلتورێکی هەڵبژاردن هەیە، 2 حزبی سەرەکی هەیە، 2 کتلەی مەجموعە هەیە، هەندێک خەڵکێکی ترکچکە هەیە. ئێمە بە ئینگلیزی وی گەت یوزد تو ئیت، قسەی ئەبیسین، قسەی تەهەجوم ئەبیسین، قسەی خۆشە بیسین، جم و جوڵێکی خۆشە لەسەر ئاستی کوردستان. حەقیقەی بچوونەکەی من وەسفەکەی من کۆرنەفاڵێکی انتخابیە. بەڵێ ئەزانی زیاتر لە ینی لعبەکە دیارەت تو ئەزانی حسای کوردیش دیارە لە پەرلەمانی عێراق یەک زێدگەدە یەکەم حزبەکان چەند دەنگ دێنن ئەنسوری مەفاجە زۆر کەمە. زۆربەی ئەوانە هەر قسەیان لەگەڵ دەکەن، دەڵێن گۆڕانکاریەکی ئەو تۆڕ و نادا لە ئاستی عێراق بێشک ئێندەین باسیەوەکەین. ئەگە بێی سەیری سونە بکەیت، سونەی دوو گروپی تەمامەنیان هەیە، تەقدم و عازم، خەمیس، خەنجەر و هەڵبووسی. ئەوان دوا دیاریان کردی لعبەیەکی سفریان هەیە. ئێمە دژی یەکترین، قاچ یەکتر ئەشکێنین، ئێسکی یەکتر ئەشکێنین. ئەمەش لە دوای انتخابات دەرەچێ بیانەوە سونەکان ئەگەر مجتەمع نەبن دەنگیان زۆر کەمە بێ، وەزعیان زۆر خراپترە بێ، وەزعەکەیان خراپترە بێت. لەناو بینی شیعەکان ئەطرافی شیعی زۆربەیان متەقاربن. دەوڵەتی قانونە، فەتحە، نەسرە، وەلایەکانن. ئەم جار ئەوانیش حەقیقەت وەکی جاران نییە تۆ بێ ڕەمزێکت هەبێ ئیکتیساحی ساحەکە بکات 600,000 دەنگ 700,000 دەنگی بێنێت بەو شتانە. ئەم بچوونەکەی من لەسەر هەڵبژاردنەکانی عێراق ئەمڕۆ ئەگەبەی هەندشتی هەڵبژاردننی بەکەر ئەو ئەساسەی کە هەڵبژاردن مبەکەر بوو لە تەنفیزی هەڵبژاردن جێبەجێ نەبوو. خەڵک داوای کە هەڵبژاردنێکم بەکەر بێت ئەوانەی کەتشنی ڕئیس وزەرایەکی تریانە ڕئیس وزەرایەکیان ساقط کرد بیانەوە گۆڕانکاریێک لە سیستمی سیاسی بێتەکردن. سەیری کە ئەوانەی کەتشین و خەڵکیان کردی هیچ دەنگێکیان هیچ کوتەیەکیان نییە، تەیاری لیبرال هیچ شتێکی نییە. مانای ئەوەیە یعنی عینی عەجینە عینی نانی لێ دەرەچێ. ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمە زۆر گرنگە. مخرەجاتی هەڵبژاردن چ لێ دەرەچێ؟ ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە لەبەر زۆر مواقفی دەوڵی دەتەکردن لەسەر مخرەجاتی هەڵبژاردن. خەڵک وەک من و تۆ سەیری هەڵبژاردن ناکە لە دەرەوە. خەیرەکە وازانن بەڕاستی هەڵبژاردنێکی وا دەتەکردن تعبیر لە ئیرادەی خەڵکە. ئەو خەڵکەی کە هەیەش زۆربەی خەڵکە ئەگە سەیری انتقادی وەزعەکیان دەکرد ئەمە وایە لە وەسەط و جنوب سەیری کە لە هەڵبژاردن عینی خەڵک دەرەچێ، خەڵکێکی گۆڕانکاریەکی وا زۆر نابێ. ئەگەرچی ئەم هەڵبژاردنەش لەژێر فشاری شەقامە دروست بۆ فشاری شەقامە، بەڵام شەقام خۆی نەیتوانی خۆی ڕێک بکات، خۆی تەنزیم بکات
بە کوتلەیەکی منتەزم بێتە خوار، بە حرەکەیەکی سیاسی بێتە خوار، بە تەحالفێکی تر بێتەکردن نەیانتوانی شقام دەستمۆکرا لە ناو چەند هێزێکی سیاسیەوە لە لێوان چەند هێزێکی ئەقلیمیشەوە تەنانەت بێشەک شەقام خۆی لە ڕوژێکەمە مختەرق بوو. تۆ لەم وڵاتە هەموو جارێ وایە خەڵکێک ئیشەکە خەڵکێکی تر جەنی تیمارەکەیەکە نەتیجەکەی بۆ ئەوەنە چێ ئەوانەی کە خەڵکانەی کە زۆریان کاری کردیتە بێن و هەڵبت هەڵبژاتنێکی پێشوەخت بێتەکردن لە عێراق پێم بڵێ کێکیان تابیرە بێت نەخێر من ئەڵێم ئەم جارە من لەم بەرامجە لە دوای دەهش دێن مەبیرت نەتیجەی هەڵبژارتن دژی وەزعەکە توندن ئەبێت ئەوانەی کە تەمەنای گۆڕانکاریان دەکرد. شتی خۆش لە هەڵبژارتنەکان چیە؟ 6 ڕئیس وزرای عێراق یەکێکیان جارێکی تر خۆی تەرشیح نەکراوە بەڵام بوویتە ڕئیس تەحالفێکی تر نیەتی هەیە جارێکی تر بێتە مەشهەدی سیاسی. ئەمە نقطەیەکی ئیجابیت بە ساڵحێوەدایە. تەحالفەکان قانونی هەڵبژارتن شتێکی وای کردیتەوە بیانەه زۆر لە فکری طائفی لە فکری قومی ناخب بەرەو فکرێکی لۆکەڵزم بچێت. ئەمەش گۆڕانکاریەکی ترە. ئەمە کرێدت بە بۆچوونەکەی خۆم من کرێدت ئەدەمە جەماعەتی تشرین بیان و توانیان مفەوزیە تا حەدێک لە مفەوزیەکانی تر کەمبوونی سیاست کەمترێتە بەڵام ئومیەیەکی سیاسیان هەیە ئومیەیەکی تەکنیکیان هەیە لە هەڵبژارتن لەبەر زۆربەی برادەرەکان قازی حقیقت قازی لە هەڵبژارتن ئەگەر خلافێک دروست بێ قازی ئەتوانێت هەدەخول بکات و ئیشەکە بکات قازی فەنی نییە قازی فەنی نییە. بەڵام خۆت دەزانی نەخشەی سیاسی عراق چێ دای دەڕێژێ زۆربەی جارە عراقیەکان نین ڕاستە عراقیەکان لە پرۆسەیەکی دیموکراتیدا دەنگ دەدەن و بەرەو شوێنی دەنگدان دەڕۆن و هەندێکیان زۆر بە حەماسەتەوە دەنگ دەدەن بەڵام تاوەکوی ئێستا کە ڕێژەی دەنگدان زۆر لە عراق کەمە یعنی لەوانەیە لە 30 تێنەپڕێجا پرسیارەکەم لەسەر ئەو ڕێژێنێ پرسیارەکەم لەسەر ئەوەیە کە ئەوانەی چارەنووسی عراق دیاری دەکەن هێزی ترن لە عراقدا تا چەند ساڵێک ئەمریکا دەستێکی باڵای هەبوو ئێستا هەست دەکەی ئێران دەستێکی باڵای هەیە لێرەوە ئەم جارە چۆن کاتیش بڕوە بکە عینی کاتیش کە ئەمریکا حکمی عراقی دەکە 16,000 کەسی هەبوو بەس تاکو 2005 دەنگی ئەمریکا بەرزتر بوو لە دەنگی هەموو کەسێکی تر لە وڵاتە لە دوای 2005 هێدی بەرەو خوارەوە هێدی بەرەو خوارەوە ئەمڕۆژ ئەگەبێ کێ بوویتە ڕئیس وزەرا و کێ نەبوو ڕئیس وزەرایش لە عێراق کێبی سەر و کۆمار و کێ نەبوو سەر و کۆماریش لەم وڵاتە تەنسیقێکی تەمامەنی ئەمریکی ئیرانی تیا بوو خارج لە دەنگی ئەمریکی و ئێرانی و عراقی ئەمریکی ئێرانی لە پێش قم و تەهران زیاتر قیبلە بوون بوو سیاست مەدارەکانی عێراقی لە پێش واشنگتنیش ئەمڕۆژ عینی مەشهد دووبارە بێ بدون بلێسینگێکی تەهران بەڵام ئەمریکا لە پێگەیشی زۆر لاواسترە وەک لە چەند ساڵی داهاتوودا چۆن ئێران بێش ئەمریکا ئەمڕۆ لە عێراق لە دوای ئەفغانستان زۆر لاواسترە بەڕاستی لاواسترە بەڵام تا ئەمڕۆ جموجوڵێکی زۆری هەیە من ئەڵێم تەنها دوور نییە تەنها جیهەد کە بتوانی قازانج لە فەشەلی ئەمریکای کرد لە ئەفغانستان عراقیەکان بن یعنی جموجوڵێکی زۆر هەیە لە واشنگتن بێنەوە ئێمە تەقەبولی فەشەلێکی تر لە عێراق ناکەین لە دوای ئەمەی هەبتە بکردن بە ئەو ژاوەژاوەی لە دوای ئەفغانستان بێشەک ئەجوایەکی تر خوڵق کرد لە واشنگتن لەسەر ئاسنی و دەوڵەتی یەکەم شت شەرخێکی زۆر بە قووەت لەنەوبینی ئەوروپیەکان و ئەمریکایان کردەوە سیقیان بە یەکتر نەبان لەبەر ئەمریکیەکان انسحابێکیان کرد بێ گەڕانەوە بۆ ڕای ئەوروپیەکان لەم مەسەلەوە ئەزیەتێکی زۆریاندا ینی چەند کەسیان کوشراوە چەند کەسیان شەهید بووە چەند مەسڵەفیان کردیە تەنسیقێکی لەسەر سیاسەتی نێودەوڵەتی نەبوو لە ئەفغانستان وڵاتە عەرەبیەکان زۆر سعودیەیەکێک لە وڵاتە نەبوو کە لەولەبێکی زۆری هەیە کەس باسی دەوری سعودی ناکات لە معادلەی ئەفغانستی لە ئەفغانی لە 1970ەوە بە پارەی سعودیە ئەفغانستان ڕزگاری کردوتەوە لە ڕووسەکان بە مجاهدینەکانی دنیا بەدامێکی سعودیان بردی ئەفغانستان ئەفغانستان سعودیەکان دەورێکی تر ئەم سراعەکەی کە پێوا بوو لەناو بەینی تەلەبان و قەتەر سعودی و ئەمریکا و تورکیا لە جهەیەکی تر مەشهەدێکی تریسە ئەمە هەمووی پێکەوە منەڵێم قازانجێکی زۆری هەبوو لە عێراقیەکان ئەمریکیەکان
تفکیرێکی ترەکەن لە انسحاب. ئەگەر زۆرینەی ئەو لایەنانەی کە وەلاییان بۆ ئێران هەیە جڵەی پەرلەمانی عێراق بکردنە دەست ئیتر ئەم یاسانە نەپێشەوەی لە 5 ئەمە لەگەڵ تۆم ئەمە لەبەر ئەوە منەڵێم ئەم هەڵبژاتنە زۆر گرنگە بۆ عێراق و زۆر گرنگە بۆ کوردستانیشە مەڵە کێ بەتە ڕئیس کێ بەتە ڕئیس وزەرا کێ بتە فلان ئەمە مهم نییە. پەرلەمان زۆربەی پەرلەمانەکان لە پەرلەمان ئەم جار من تەخەیولێکم مەجموعەیەکی مسلح ئەچێننەوە پەرلەمان وەلاییەکان حەشدی شعبی زۆر خەڵکێکی پرسیارەکە ئەوەیە لەژێر ئەو فشارەدا کە بڕیار بدەن کە ئەمریکا دەبێت لەم وڵاتە بچێتە دەرەوە ئەمریکا هیچ پێگەیەکی یاسایی نامێنێت نەخێر ئەمەش لەبەر ئەوە زۆر مخرەجاتی هەڵبژارتن گرنگە بۆ ئاستی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتی نەک تەنها ئەمریکەکان ئەوروپیەکانیش دوازانی وەزە عێراق وڵاتێکی مهمە عێراق وڵاتێکی نەک یعنی دەورێکی ئەقلیمی عێراقی عێراق گاڵتەنیە عێراق بەڵام وایان لێ هات عێراقیەکان وایان لای خۆی کرد وەزعەکەوای لێ هات عێراقیەکان بۆ مجتمعی نێودەوڵەتی عێراق وڵاتێکی ریسۆرسی تاقەی تایە هیومەن ریسۆرسی تایە جیۆپۆلیتیکی هەیە سراحاتی زۆری مەسلحەکەیتی زۆر مهمە. ئەم جار من ئەڵێم وەزعی ئەمریکا ئاسانتر نابێت لە جاری پێشن یعنی تۆ خۆت ئەمڕۆ ئەوانەی کە من ئەزانم تقریباً لە 38 دارەی انتخابی 76-79 کەس لە وەلایەکان ڕەشەحن 76 کەسکە با 3 دەنگی بێنن جاران 16 دەنگیان هەبوو 14 دەنگ کورسیان هەبوو ئەگە بێتە هەر حکوومەتێکی دروست بێ لە ژێر فشاری ئەوانە لەوانەیە بێشک مەشهدێکی بوو چونەکەی منی شخصی مەشهدێکی کە ئیبترمان دێ هەبێت لە دوای هەڵبژارتن وڵاتانی چواردەور سەیری ئەم مەشهدە دەکەن سەیری ئەم ئەگەرانە دەکەن ئەگەر وا دابنێن سیناریۆیەکی ئاوا دابنێن ئەمریکا لە عێراقدا بچێتە دەرەوە تەنها ئێران باڵادەست نابێت لە عێراق ئێران باڵادەست دەبێ بەڵام وڵاتەکانی دیکەش دەیانەوێ ئەگەر فەراغێکی سیاسی و فەراغێکی عسکەری دروست ببێ ئامادە بنیت لە وڵاتانە بۆ نمونە سعودیا لەوانەیە هەوڵ بدە لەوانەیە تورکیا بێشت هەوڵشیان داوە خۆشیان ئامادە دەکەن بۆ ئەم مخرەجاتی هەڵبژارتن زۆر تەسیر لەسەر ئەمن و سەقامگیری ئەقلیمی و نێودەوڵەتی ئەکات بەڕاستی ئەگەر ئەو جەماعەتانەی کە بێن زۆر باڵادەست بن لە عێراق وەزعەکەوا بێت تورکیا ڕێیەکی تر دێ هەبێت لەسەر عێراق ئەگەر ئەمریکیەکان ئەگەر ئەمریکا فراغ دروست دەبێت فراغی عسکەری و سیاسی دروست دەبێت حتا پێت بڵێم کە لە بیرت بێت لە کاتی اتفاقی استراتیژی مفاوضاتی اتفاقی استراتیژی کە ئەمریکیەکان دەیان و عێراقیەکان زختیان لە ئەمریکیەکان کرد دەربچنە دەرێ رووسیا کە منافسێکی ئەساسی بوو ئەمریکا رووسیەکان زۆر پێ ناخۆش بوو ئەمریکیەکان نەک سەحب بن لە عێراق با سەحب نەبن لە عێراقیش و سەحب نەبن لە سووریەش بڕوا بکە سینیەکان بە شکلێکی وازەح دەیانگوت بە ئەمە فەراغێکی نێودەوڵەتی پێکات ئەمە فەجوەیەک دروستەکات ئیشەکە گەورەترە بێ قۆناغێکی سەختترە چین تەنها وڵات کە حەزی لێبوو ئەمریکا سەحب بێت لەبەر ئیران استراتیجێتێکی تری هەیەکە ئیران وڵاتێکی هزر ئەکا بێنەه من ریژنال سوپەر پاوەرم ریژنال سوپەر پاوەر من وڵاتێکی زلهێزی ئەقلیمیم تۆ لەم معادلەی شەرق ئەوسەط تۆ چەند زلهێزێکت هەیە ئیران خۆی اعتیبارەکە من وڵاتێکی زلهێزی ئەقلیمیم تورکیا اعتیبارەکە من وڵاتێکی زلهێزی ئەقلیمیم سعودیە محاولەکە من وڵاتێکی زلهێزی ئەقلیمیم ئیسرائیل محاولەکە من وڵاتێکی زلهێزی ئەقلیمین ئەم مەلعەبە کچکەیە بدون وجودێکی ئەمریکی زلهێزێکی ڕاستی زلهێز بێت بە کەڵکیان نایە تەسادم دروستە بێت ئەمە لە لایەکی دیکەشەوە ئەمریکا بووەتە بربەست لە بەردەم ئێران چکە ئێستا ئێران لە سووریا هەیە ئێران لە لبنان هەیە ئەگەر ئەم بربەستە نمێنێت لە نێوان عێراق بەڵێ ئەگەر ئەم بربەستە نەمێنێت کە شوێنێکە لە عێراق ئەمریکا تێدایە کە بە ئاسانی ئێران بپەڕێتەوە ئەمە فکرەی هیلالی شیعی یعنی شتێکی سەر نییە لە ئێران بەڵێ ینی سیاسەتی خارجیرانی یەکێک لە مقاومەتەکانی ئەمەیە من بتوانم خەڵقی هلالێکی شیعی بکەم لە دەوروبەری خۆم لەم مەنتەقە تاکو زیاتر خۆم پارێزم حتا ئەگەر هەموو شیعەکانی جیهانیش ببنە قوربانی شیعی فورس من مشکلم نییە
لأن زۆربەی شیعەکان اعتراف بەم سیاسەتە ناکەن بەڵام ئەوەی کە متابعەیەکی جدی سیاسەتی خارجی بکات مشکلەی نییە هەرچی کەسێک بێت بیانەوە من حیمایەی وڵاتەکەی خۆم ئەکەم هەوڵتان نەدەم بەکارتان دێنم بەڵام حیمایە وڵاتی خۆیەکەم انسحابی ئەمریکی لەم جێگایەگە بچێ و دووریش نییە ها لەبەر لە دوای ئەفغانستان پێویستە ئێمە كل شيء متوقع everything is possible هەموو شتێک دوور نییە بێتەکردن بڕوا بکە لەبەر تۆ زۆر جار تۆ خۆت تۆ هەستەکەی بە عاقڵ تەفکیرەکەی بە استراتیجی بەرنامجەکەی تۆ استراتیجە بە استراتیجیک تەفکیرەکەی ئەوان دوور نییە تۆ ئەزانی لەبەر من دێم 4 ساڵ حکومت ئەکا لە واشنگتن من دێم ئەو 4 ساڵە چەند مەکسەبێک دروستەکەم اقتصادی وڵاتەکەی خۆم پێکەم ئەمە عقیدەی بايدن دۆکترین ئەولەویەتەکەی من ئەمەیە البايدنیە توزانی ئێستا ئەوەی وای لێ هاتیە من چۆن بتوانم اقتصاد بەخێ بکەم کار بۆ هەوڵاتەکانی خۆ بنم خۆم لە مەشاکلی دنیا قسەیەکی زۆر گرنگی ڕۆناڵد ڕۆیگن هەیە لە هەشتاکان دەڵێ ئەم سیاسەتە ڕۆیە کە ئەمریکا پلانێک دابنێ بۆ مستەقبلێکی دوور سیاسەتی ئەمڕۆ تا ئەم 4 ساڵە ئێمە دەتوانین چی بکەین ئەوەیە لە دوای 4 ساڵی تر شتێشترە ناتوانێت استراتیژێکی دوور و درێژ دابنێت زۆر عاملێکی گرنگە ئەمڕۆ بەڕاستی ئەحروبەکانی ئەفغانستان و عێراق ئەگەبەی سەیری ڕقەمەکان بکەیت بەڕاستی من ئەڵێم هەچی بە شەرێکی عاقڵ هەبێت حکم بکات لە واشنگتن بریارێکی وا نادات هیچ بە شەرێکی عاقڵ لە سیاست لەبەر سیاست و ئیدارە ئەخیرن ئیداری ماڵە من بێم تریلیۆنات دولارەوە بکەم کە ئەفغانستان مستەقر بێت یا مستەقر نەبێت یان ئەفغانیەکان عێراقیەکان هەزاران مایل لە وڵاتەکە ئێمەوە دوورن عێراقیەکان دیموکراتیەتیان هەبێت دیموکراتیەتیان هەیە یعنی سەوە بۆ من چی لەبەر هەندێک وڵات هەنە بچوونەکەی من وحی بۆی بێت دیموکراتیەتی لێ پێیان جا با بگەڕێنەوە سەر عێراق باسمان لەوە کرد کە چۆن فراغێکی سیاسی و عسکەری لەوانەیە دروست بێ ئەگەر ئەمریکا بچێتە دەرەوە ئێران جێگرەوە دەبێ جگە لە ئێران تورکەکان پلانیان چیە تورکەکان خۆت ئەگە سەیری تەسریحی تورکەکانی بکەی لە تورکیا خۆی هەزرەکات بێنەهم من ریژنال سوپەر پاوەرم ئەعزارم هەیە تەدەخل لە ناوچەکە بکەم بە ئازاری جیا دەرگای لە نێوان وڵاتیانی کەندا و بۆ ئەوروپایە موقعێکی استراتیژی هەیە من ئەزری پەکەکەی هەیە ئەزری ئەقلیاتی تورکمانی هەیە لە هەندێک وڵات ئەتوانێت بە حەجەتی ئەو بکات ئەزری اقتصادی هەیە تۆ ئەگەبەی هەر زۆربەی وڵاتەکانی ناوچەکە داگیرکراون اقتصادیە بە تورکیا ئەگە ئەو ڕۆژە ڕئیس وزەرایەکەی ڕئیسەکە دەیوت ئەگە کاکەکە بگرم لەسەر کوردستان نان و خواردنیان نییە وەلەو تەسریحەکەی کە کۆنە بەڵام تۆ اقتصادەکە توا لێ هاتیە ئەمڕۆ تورکیا تموحێکی زۆر گەورەی هەیە لە خۆت بەڵام مادەم بەرنامجەکە استراتیژیە با باس بکەین تورکیش ئەو غڕورەی کە هەیە لە ئەنقەرە وانە لە واقع حال 2023 تورکیا مقبلة على تغييرات جذرية تورکیش گۆڕانکاری زۆر لە تورکیش دێتەکردن لە 2023 و لەبەر زۆر شت دێتە گۆڕین ئەم مۆزعیکەتیا هەیە بۆ تەخمینەکەی منەوە من ئەڵێم لە پێش 2023 و دوور نییە تورکیا تووشی هەندێک کێشا بێت لە قاموسی خۆی سیاسی نەبوویە خەریکە هەز دەکەی وڵاتێکە لە کوڵاندایە تەبان بە بەراورد لەگەڵ ئێران زیاتر لە کوڵانە بەڵام تورکیاش لە ژێرەوە ئەکوڵێ هەز دەکەی ئەکوڵێتەوە سرائێکی زۆری هەیە لەناو بینی حداثەت و کۆن لەناو بینی دیموکراتیەت و ئیسلامی لەناو بینی جەمهوری تورک پەرێز و یەساری تورک مەجموعەیەکی سرعات هەیە بەڵام لە ئاستینە و دەوڵەتیەوە مناڵێم تورکیای کە ئەمڕۆ ئێمە هەزرەکەین و کابینین کە طموحێکی خۆیان زۆر هەیە ئەم پرۆگرسە ناچێتە سەری تا حدێک تا 2023 ئەمەش انعکاسێکی لەسەر عێراق بێ تۆ وەک خۆت وەکو چاودێرێک و وەکو شارەزایەک پێ وایە ئەگەرەکانی ئەم هەڵبژاردنە چ واقعێک بێنە پێشەوە لە عێراق من سیرکە یەکەم شت هەڵبژاردن مبەکەر هەڵبژاردننی پێشوەخت لە قایمەی پێشوەخت چوو دەرێ وەلەو یەکەم هەڵبژاردننی پێشوەختە سابقەیەکی زۆر گرنگە لە عێراقا مانای ئەمەیە دوور نییە 3 ساڵی تر 2 ساڵی تر ئێمە ساڵ 2 هەڵبژاردن بکەین ئەمە زاهرەیەکی دیموکراتیە لە ئەسرائیل هەندێک جار ساڵی 4 جار هەڵبژاردن دێتەکردن لە ساڵێکە 3 جار هەڵبژاردنکردن عێراق ئەگە سەیری بکەیوان
6 هەڵبژاردننی لە 2005ەوە تا ئێستا کێرڤەکەی زۆر کەمترە بێت کێرڤەی مشارەکە. ئەمڕۆ لە عێراقەوە 24 ملیۆن کەس حەقی دەنگدانی هەیە. 13 ملیۆن کارت هاتێ تەوزیعکردن نیویتی. لە 2018ەوە 44% بە حکوومەت اعترافاتی مفەوزیە 44 یعنی تەخیل کە چەند درۆ و چەند مبالغەیتایە. تەخمینەکەی من 30% زیاتر تێنەپەڕیوە و ئەویش نسبەکی زۆر ئەنکاسی کرد لەسەر کوردستان لەبەر لە کوردستان ئێمە ڕەتفعلێکمان هەبوو لە دوای ڕێفرەندوم با هەمومان بچینە دەنگدان تاکو پێکەمان قایمتر بێت لە بەغا. نسبەی دەنگدەرەکان لە کوردستان زۆر ئاستێکی بەرز بوو. ئەمە نسبەی عێراقیەکانیشەوەی کرد. ئەمە هەمووی پێکەوە ئەنسۆری باشە، بەڵام تۆ بێت هەڵبژاردنێکی پێشوەخت تۆ گۆڕانکاریەکی کە لە خەیالی من و تۆدا بێت داوای هەڵبژاردنیان کرد کە سیستم بێتە گۆڕین، نظامی سیاسی لە وڵاتە بێتە گۆڕین. حقیقەت وا لێ دێت ئەبێتە وەک ئستیفتایەک لە عێراقیەکان ئایا ئێمە حەزمان لەم سیستمەیە بەڕێوە بچێت یان سیستمێکی تر بێتەکردن. هەموو بۆ چۆنەکان هەموو پێوەرەکان وا دیارە بێنەهوو نەخێر عێراقیەکانی کە دژی سیستەمەکە بوون کە قسەکەن لەسەری جارێکی دەنگ دێن دەنگ بەو کەسانە ئەدەن کە جاران لە سوڵتە بوون یان جارێکی تر بێن. تەغیرەکە زۆر لە ئاستێکی کەمدا بێت نەک تەخیرێکی واجب. چ گۆڕانکاریێکی گەورە لەوانەیە ڕوو بدە لە دوای هەڵبژاردن؟ من تەوەقع کەم یەکێک بتە ڕئیس وزەرا بە حیاتی خۆی دوور نییە ئێمە ناوی ئەو کەسەمان سیاسی نەبوو، ئەبوزبوونی سیاسی نەبێت کەس نەبێت. ڕئیس وزەرای حالی چانسی هەیە بێتە ڕئیس وزەرا ئەگە سەدرریەکان پشتگیری بکەن. ئەمە هەیە. مالکی حەزێکی زۆری هەیە، کارێکی زۆر جددیەکی زۆرەکە لە سەری زۆرەکە ئەوی شیشەکە. بەڵام بوو چوونەکەی من قراکەی من لەبەر من زۆر مطلعم لەسەر یەکێک لە ئیشەکانی خۆم کە مطلع بوویمە لەسەر هەڵبژاردنەکانی عێراق و مراقبەی هەموو شتێک، ینی بە چاوێکی چاودێر سەیر بکەم. من ئەڵێم زۆربەیان نزیکی یەکتر دەرەچن، not big gap. هەمویان یعنی ئەمە 25 ئەمە 26 ئەمە 20 ئەمە 20 ئەو کاتە دەوری کوردستان زۆر گرنگترە بێت لەو معادلە. دەستوری عێراق وەک خۆی دەمێنێتەوە پێ دوایە سیرکە زۆر قسە هەیە لەسەر دەستور و دەستور بێتە گۆڕین و سەرۆکی کۆمارژنەیەکی دروست کرد و لە دوای 2005 مادەیەکی دەستوری هەیە تعدیلاتی دەستوری بێتەکردن. کلیلی دەستور گۆڕین لە کوردستانە. کلیلی دەستور گۆڕین لە کوردستانە. 75% لە سێ محافەزە ئەگە دەنگیاننا لە بوو دەستور نێتە گۆڕی نایتە گۆڕین. ئەمە یەک. دەستور ئیلا بێتە گۆڕین بە تەوافقەیەکی موافقەیەکی یعنی استفتایەکی تەوافقی. ئێمە اتفاقەکەین هەموو شتێک ڕێکەخین پاشی ئەڕۆین بۆ ختمێکی لێ بدەین. ئەمە ئایا ئەم قادەی سیاسی ئەمڕۆ هەیە یان ئەوانەی لە ئایندەدا بێن ئەو نوزجی سیاسیان هەیە، ئەو حکمەی سیاسیان هەیە، ئەو عقلی سیاسیان هەیە؟ بۆ شوێنێکی بێشک نەخێر بڕوە بکات. ئەو ڕۆژەش من قسەم کرد من ئەڵێم خەڵکێک دێت لە هەڵبژاردننی تر لە پەرلەمانی عێراقی جوگرافیای عێراق نازانێت. چۆن هەندێک کوردمان هەیە ناوی سێ گەرەک لە بەغا نازانن. کوردستان حزبەکانی کوردی تەرشیحیان کردی بچێنە بەغا، نازانێت دوو جملەی عەرەبی بە جوان قسە بکات دەیە بچێتە بەغا، مجادلەی قانونی لەگەڵ کابرایەکی عەرەب بکات. ئەوانیش خەڵکێکی وا دێن. ئەم عقلیەتە عقلیەتی تەوافقێکی نییە تاکو بتوێنن دەستور بێتە گۆڕین. ئەم دەستوری عێراقی ئەمێنێت وەکی خۆی تاکو مەجموعەیەکی تر ڕۆژێکی تریان یان کابرایەکی دیکتاتۆر بێت حکم کات لە بەغا بە زەبری قووەت هەموو شتێک بگۆڕێ جارێکی تر یان ئێمە بگەینە مەرحەلەیەکی تەوافقێکی بڵێن کاکە ئەمە زۆر لقمی سەرباری ئەو هەموو کێشە ناوخۆی ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە، بەڵام بە بەراورد لەگەڵ ماڵی سونە و بە بەراورد لەگەڵ ماڵی شیعە ئەگەر ماڵێک هەبێ ناوی لێ بنێ هێشتان ئێمە یەکگرتووترین لەوانە ئەگەر هەبێتن. من بەڕاستی لەگەڵ تۆم کۆتایی بە بەرنامەکەم دێ من بەڕێز دکتۆر محەممەد حەسەن دەستودی لەگەڵم بۆی زۆر سەرنجوی تێبینیەکانت لە چەند هەفتەی داهاتوودا زەخل لەسەر پێگەی عێراق لە سیاسەتی نێودەوڵەتی و ئەقلیمیدا دەکەنەوە لەگەڵ بەرچاوڕوونی زیاتر لەسەر هەڵبژاردنەکانی عێراق. شەوتان شاد. زۆر سپاس. دەستخۆش. زۆر سپاس.